لە بەڕێوەبەراتی پۆلیسیات چۆ چەمچەماڵ سارەیەکی بە ناوی وەزارەتی پێشمەرگە بەداخەوە ناوبانجی پێشمەرگە لە کەدار دەکرێت. ئێمە بەدواداچوون دەکەین لەسەر ئەو ڕقەمە و ئەو سارە و هەروەها چەند چەکدارێکی تێدا بۆ هاتوون لە دوای ئەوەی کە هەڵیان کوتاوەتە سەر بەڕێوەبەراتی سارێکی لێرە بۆ پەلاماری کارمەندەکان شانداوە. ئێمە دڵنیای هەموو کارمەندانی هاتوچۆ دەکەین. ئێمە خۆمان بە کارمەندی هاتوچۆ دەزانین و هەموو هێزەکانی ئاسایش و پۆلیس لە ئامادەباشیدان بۆ ئەوەی سەرەداوی ئەم کێشەیە بدۆزنەوە چکە ئەمە هەڕەشەیە لە هەموو کارمەندانی حکوومەت لەوە قوبوڵ ناکەین. دڵنیاش بن بە دوواداچوونی زیدیمان کردووە و دوانیشمان لێگرتوون لەوانەی کە سەرەداون ئێستا لە ئاسایش دەست بەسەرن و هەتا ئەوەی کە بکەری ئەو کارێ تەسلیم نەبێت ئێمە ئەوانە ناگەڕێنەوە و هەر کەسێکی لە پشت ئەو کارە ببێت دەدرێتە دادگا و کاری وزراتی خۆی لەگەڵ دەکرێت.